بەڕێزان بەردەوامین بەرەبەیانی ئەمڕۆ بوومەلەرزەیەکی بەهێز بە گوڕی 8.8 پلەی ڕێختەر لە دوورگەی کەمچاتکای رووسیا ڕوویدا. گفتوگۆ دەکەین لەبارەی هۆکاری ڕوودانی بوومەلەرزە. ئایا هۆکاری دیاریکراوی هەیە؟ ئایا بوومەلەرزەکە بگومان بوومەلەرزە هەر لە ناوەخت ڕوو دەدا؟ ئایا پێشبینی کراوە بوو یاخودنا؟ گفتوگۆی ئەم پرس و باسە دەکەین. ئەوانەی لە دوایان بوومەلەرزەوە ڕوویاندا بوومەلەرزە بوون یان پاش لەرزان چین ئەمانە و بۆ هۆکاری سۆنامی گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئارام نەمیق پسپۆری جیۆفیزیا. دکتۆر سڵاو لەوێ بەخێراتی. زۆر سپاس بەخێر بی سەرچاو. دکتۆر ئەو بوومەلەرزەی ڕوویدا ئایا پێشبینی بۆ بوومەلەرزا کرێ؟ پێشبینی کراوە بوو؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە کاگەڕانکۆ پێ خۆشحاڵ بووم جایشکی لەگەڵ جانانتانە کۆ بوومەوە. ڕاستی بێت پێشبینی بوومەلەرزە تا ئێستا بەی شێوەیەک نەکراوە، بەڵام داهاتووە لەوە چێ لە مستەقبلێکی بڕین هەتا ڕادەیەک مام ناوەندا نەکدورە پێشبینیەکان بۆ شوێ بڕوات کە بتوانرێت پێشبینی بوومەلەرزە بکرێت، بەڵام تام لەحزەیەک ئێمە زۆر قساکەین بەیەکەوە نەخێر پێشبینی ناکرێت. ئەو مەلەرزەی کە ڕوویە ئەمە یەکێکە لەو مەلەرزانی کە لەگەڵیە سۆنامی ڕوویە. ئەگەر تێبینی بکەن ئەوانی پێشەوە کە ڕووی ئەیە زۆر بەکەمی سۆنامی ڕوئەیە ئەگەر ئەوەی یابان بچنە بۆ یابان 2011 ئەو ئەندەنووسیا ئەوانە لە ساڵی 2012-2011 ڕوویانە هەتا ئێستا کە 2025 سۆنامی ڕووی نایەوە دوای ئەو مەلەرزانە بەڕاستی. ئەمەش یەکێکە لەو ظاهرانی کە دانرێ بێشێک لە مەلەرزەکانی مێژوو بەڕاستی. ئەمە دانرێ بە شەشەمین و مەلەرزەی گەورە لە مێژووی مەلەرزەکانە 8.8 زۆر زۆرە زۆر زۆرە بەڕاستی. پێشبینیەکە نەکرا، بەڵام پێشوەخت چەند مەلەرزەیەک کە ڕوویە هەر لە ناو محیتە تەوان ئەمە خۆی لە ناو محیتە ڕوویە. ئەگەر هەرکو معلوماتی بیە لە 30 ئەمە ڕوویە لە سەعات 24 بە کاتی مۆسکۆ لە قوڵایی تقریباً 20 کیلۆمەتر کە بەهۆی ئەوەی کە لە دووری 136 کیلۆمەتر لە نیفە دوورگەی کامشکاوە بوو کە ئەمەشێکە لەو شوێنانی کە مەلەرزێتیان ڕوئەیات و بە تایبەتیش لەگەڵیشیە سۆنامی ڕوئەیات. لە ساڵی 1952ەوە تا ئێستا بوومەلەرزی وا گەورە لە رووسیا ڕووی نەیاوە. ئەوەی ساڵی 1952 8.7 بوو، ئەمە 8.8 بەڕاستی. ئەمە بەهێزتریشە لەوەی 50 بەهێزترە بە پۆینت یەک. احتمال هەیە بڵێن پۆینت یەک هیچ نییە، نەخێر بۆ مەلەرزە پۆینت یەک زۆر زۆرە، یعنی بە هەزارها تەن TNT زیە ئاکات بۆ سەر یعنی هێزی بوومەلەرزەکە. دکتۆر وتت چەند ئاماژەیەکی دا ئەم بوومەلەرزەیە پێشوەخت وەکو جۆرێک لەوەی ئاگادارمان کاتەوە کە بوومەلەرزەیەکی وا بەهێز بووەدا. بەڵێ لە 2023 و 2024 و لە 2025 بیدایەت چەند بوومەلەرزەیەکی بچووک ڕوویە هەر لە ناو یعنی قوانسی هادیە. ئەوانە لە نزیک دوورەکانی یابانەوە بوون، لە نزیک دوورگەی هاوایەوە بوو کە نزیکە لەو ناوە تەبعاً 4.5 بوو لەگەڵ 5.5 لەگەڵ چەندانەیەکی پاژوومەلەرزی پێ ئەڵێن لەو ناوە ڕوویە. سەلامی بەرز بووە بە حدودی 40 سانتیمێک بۆ 50 سانتیمێک بەرز بووە. ئەمە ئینێکی یای نییە وەکو بڵێن تەنەبوویەک ئاماژەیەک پێشبینیە کە شت هەیە بەڕێگاوەیە، بەس کاتەکەمان نازانین. تەبعاً تا ئێساش ئەوەی کە معروفە لە هەمومان سێشت لە بوومەلەرزە تا ئێستا نازانین کات و شوێن و لەگەڵ بڕەکەیە پێی نەوتین کاتەکەیە، بەڵام احتمالاتی ڕوانەکەی زۆر بەخۆت بوو، بەس کاتەکەمان نازانی. هینا شوێنەکە تقریباً هەر محیطە، بەس شوێی محیط ئەوەش هەر تەبەن هەر یان تۆزی نەزانراوە. اینجا ئەم شوێنی کە ئێستا تیا ڕوویاوە شوێنێکی ئاگرینە، پێوتێت پشتێنەی ئاگرین. پشتێنەی ئاگرین ئەو شوێنەیە کە شوێنی ڕوودانی گڕکانەکانە بەسەر گۆی زەویە پشتێنەیەک معنەی پێڵێن پشتێنەی ئاگرین کە بێرەشە ئەڕوات ئەم شوێنێکی هەیە. لەبەرەوە پێشبینیەکێک لەم ناوچەیە هەم گڕکان ڕووبات هەم بوومەلەرزە کە بێتە هۆی دروستبوونی سەنامی. یعنی سەنامی بریتە لە سایت فێکشنی بوومەلەرزە، هەتا مەلەرزە ڕوونەیات سەنامی ڕوونادا بوومەلەرزەکە بێتەوە کات. باشە دکتۆر ئاماژەت بەوە کردوتە چەند ئاماژەیەکی پێداوین کە سەنامی با بڵێن بوومەلەرزە لەم ناوچانە ڕووەدا بۆی کە چەند بوومەلەرزەیەکی لاوااستر لەم لەگەڵ هەموو بوومەلەرزەیەکی بێزە لە سەراستی جیهان
هەندێک کەس پەیدا دەبن دەڵێن پێشبینیان کردووە کوزانە دانیمارکێکە و زانە هۆڵندێکە و ینی هەندێک لەم کەسایەتیانە دەڵێن پێشبینیان بۆ مۆبایلەرزە کردووە و توانە کەی ڕووەدا و تەنانەت ساعتەکەیان شتی وا لەگەڵ زانستدا دەگونجێ هەتا ئێستا بە شێوەیەکی زانستی ئەمە ڕوو نەکراوەتەوە ئەمە هەر ینی هەوڵە محاولاتە ئەکرێت ناتوان ڕەفزیکەین و ناتوان قوبوڵیکەین تا ئێستا لە توێژینەوەیە چەندانێکیان کردووە کە بەلای ئەوانەوە پێشبینی بووە بەڵام تا ئێستا بە شێوەیەکی زانستی دانەڕژراوە ئەوە بکەین بە بنەمایەک بۆ ڕوودانی مەلەرزەکان باشە ئەم 8.8 کەس باسی کرد بڵێ ڕوئایات ئەگەر ئەوان بووتایە لەوانەوە تا ڕادەیەک باوەڕمان پێ بکردایە بەڵام من شخصی خۆم نەڕەفزی یەکەم و نەقبوڵ یەکەم تاکو و توێژینەوەکەم زانگاتە شو دکتۆر هەندێک قسە هەیە لە نێو خەڵکدا دەڵێن هەندێک ئاژەڵ دەیزانن هەندێک باڵندە دەیزانن لە کاتی بوو مەلەرزەیە ینی دوور دەکەونەوە پێشوەخە هەندێک ئاماژەی سیر دەکەن شتیوا هەیە زانست فێڵە جارجارەمانە هەیە بەڵام شەر نییە کە ئەوە ڕوویە ئەبێ مەدەز ڕووبات جاری وا هەیە مەزە ڕوویا و ئەوان ڕووی نەیەوە بڵێ بۆ نمونە ڕۆشتنی ماسیەکان هاتنە دەروێ مارەکان یعنی پەلەوەر و باڵندە بە ئاسمانە ئەمانە هەش بووە و مەرزەکە ڕووی نەیەوە بەپێچاوانەشەوە یعنی ئەوانە ڕۆشتون و یعنی هیچیش نەبووە کەواتە ئەمە تا ئێستا نەبەسراوە بە یەکتریەوە بەڵام احتمالات هەیە کە ئەوشتە ڕووبات لە ساڵسە ناتوانین بڵێن ئەوە باشە دکتۆر لە دوای بوومە لەرزەیەکی ئەوها بەهێزەوە کرێت چاوەڕێی بەهێزتر بکرێ یان ناوانی لە دوای ڕوەدەن پاش لەرزەیە و بوومە لەرزەیە بە بۆچوونی زانستی تا ئێستا ئەم 8.8 کە گەورەترینیانە تامان ئێمە چۆن زانین ئەمە گەورەترینیانە چەندانێک ڕوئایات لە ئەخیرا گەینە ترۆپکی بڕەکە کە ئەمە 8.8 دوای ئەمەش 7.5 ڕوویە چەندانێک ڕوویە من ئەمڕۆ سێرچم کرد پێش هاتنم بۆ ئێرە 5.5 ڕوویە هەر لەو مەنتیقەیە کەواتە ئەمانە پێوتێت پاش لەرزە پێش لەرزەکان ڕوویە پاش لەرزەکانیش لە 7.5ەوە هاتە سەر 6 سەر 5 سەر 4.5 بەڵێ تا ئێستا 50 دانە ڕوویاوە کاتە بەرەو گیرسانەوەی بەڵێ تا گیرسانە دکتۆر کە بەرەو گیرسانەوەیە بۆ مەترسی سەنامی دروست بوو چکە یعنی هاتە دەرەوەی مەوجەکانی بوومە لەرزە بە شێوەی پەڵسە بە شێوەی چۆن دڵ پەڵس یعنی خوێن دەنێرێ بۆ بەشەکانی لەش بە شێوەی پەڵسە ئەوانیش بەڵێ ئەوانیش بە هەمان شێوە ینی ئەو سرێسێکێت دەرەوە لەو مەلەرزەوە بە شێوەی پەڵسە هەر پەڵسێکیش پاڵ بە چیەوە نیێت پاڵ بە ئاوکەوە نیێت کە بێتە سەرەوە پڵسی بەقوت بێت ئاوکە بەقوت دەبێت پڵسێک یان ضعیف بێت ئاوکە ضعیفتر بێت بەڵام تا ئێستا بەرزی ئەو سەنامی کە ڕوویاوە 4 مەترە هەتام کاتە لەوە ناچێت لە 4 مەتر زیاتر بێت چونکە بۆ چونکە مەرزەکە تۆزی گیرساوەتەوە ینی بڵێن خامۆشتر بوو لە چاو مەترسی بێزبوونی لەوە زیاتری لە نیەتی بەڵام حوتنی و 6 ئەمانە احتمالاتی ڕویانی زۆر بەقوتە و هەترسی ماوەیسە بۆ سەنامی ئێشە شکەم نییە حوتیشکەم نییە بەڕاستی زۆر زۆرە بەڵام چونکە دوور بۆ لە شوێنی شەجێبوونەوە تۆزێک زەرەری کەمتر بوو ئەوە گەنجیک بووە ئەوە ئەندەنووسیا یا یابان زەرەری زیاترەیە باشە کەواتە ئێستا مەترسیەکی بەپی زانست تەبان چونکە بوومە لەرزەوە کەوتێ پێشبینی نەکراوە 100% بەڵام بەپی زانست بەپی ئاماژە پێدراوەکان مەترسی بوومە لەرزەی بەهێزتر ناکرێت لە ئێستادا لێرە لەوێ بڵێن بەڵێ نەخێر تا ئێستا یان ئەوە یان 8.8 کە ڕوویاوە ئەوەی تەرەوەگە یان گەیشتە بڵێن ترۆپکی بڕەکە لەوە ناچێت زیاتر ڕووبات دکتۆر هەندێک دەنگەوە بوو لە لای خۆمان لەوترا گوایە بوومە لەرزە لە شارە زۆری ژوویاوە لێرە بەڵێ خۆ ڕەنگە پەیوەندی بەوێ و نەبێ هەندێک خەڵک کردویانە بە نوکتە دەڵێن شارە زۆر لەسەر هێڵی بوومە لەرزەی رووسیا بوومە لەرزە ڕوویاوە ئەم بەیانە ئەمباسی دەڵێ دەمە و بەیان بوومە لەرزەیەک بە 2 پلە تقریبا ڕوویاوە خەڵکیش سعات 12 ئەم نیوەڕۆیە لە کۆمنت بۆ پیجی کورساتیان نووسیوە لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوک دەڵێن ئێمە هەسمان بوو بوومە لەرزە کردووە ئەگەر لە چوەسیان پێکرد بێت لە شوێنێک دەڵێن لە شارە زۆر بڵێن دوو کەمە دوو بەس ئامێر ینی هەتا سێژ ئامێری خوێنێتەوە بەڕاستی ئەوە بە ڕاستەخۆ بچمە سەر پیجی کورسات لەوێ لێدوانێن لە
بە هەواڵەکە بەڕێوەبەری کەژناسی سلێمانی سەبارەت بە ڕوودانی بوومەلەرزە لە شارە زوور بە کورسات نیوزی ڕاگەیاندووە دەڵێ بەم نزیکانیش بوومەلەرزەیەک نەبووە وەڕووی نێداوە تەناڵە بەرەبەیانی ئەمڕۆ کاتژمێر 450 خولەک بوومەلەرزەیەک بە گوڕی 2.3 لە نزیک ناحیەی عەربەت ڕوویداوە ینی دەڵێ بەرەبەیان ڕوویداوە بەس هاوڵاتیان ئەم لە کۆمنتەکانیشا دەڵێن ئێمە لە شارە زوور هەستمان بە بوومەلەرزە کرد و ئەمنیوە ڕۆیە ڕاستی من نەبیستووە یان تێبیم نەکردو بەڕاستی لەوانەیە احتمال هەیە بەڵام ئەمەش پەیوەندی بۆ مەلەرزە گەورەکەەوە نییە هەست پەیوەندیمان بە بوومەلەرزە بەهێزەکەی ڕووسیا چونکە ئێمە لەسەر خەتەنی ئێمە خەتی فایر ئۆڤڕێک نین ینی پشتینی ئاگرین نین تاکو و پەیوەندیمان بێکتیرەوە هەبێت ئەو مەلاو نزیک نییە تا لە محیطەوە هاتبێتەوە بۆ ئێمە چونکە ئەم مەلەرزی ناو يعني خوانسي هادي الرؤيا وبراستي بقولها تقريبا 20 كيلومتر هيك بيوندي بم بۆ ئەمەوە باشە دکتۆر ئێمە باسە لەوە کرد وەک هەرێمی کوردستان لەسەری هێڵێکی بوومەلەرزی بێزین لەسەر هێڵی بین ئێمە ئەیوبی و سیمان هەیە هێڵی بی بێتە لە هێڵێکی مامناوەند تقریبا لە بینی 4.5 بۆ 6.5 شوێنێکی ئامنە بەڵام ئامن یان سەلامەت لەو مەلەرزان نییە بەڕاستی ئێمە خۆشبەختانە لە شارەکانە ڕوونایەت ئەگەر لە شارەکان ڕووبا بەڕاستی تووشی کاریسە ئەبین بەڵام ئەوەی کە ڕوئەیە تا ئێستا مەلەرزانە هەموو لە دەرەوەی شارەکان بووە و یان ئێستا بە شێوەیەکی گشتی هەموو بیناو شوێنی شزمەکەمان چیمەنتۆیە بۆ چیمەنتوی چاکیشی تایە لەبەرەوە کە شتێکی وا ڕوئەیە لەوانەیە ئەو زەرمەندە نەبێت و جاران هەمووی گڵ بوو یا هەمووی خژ بوو یا هەمووی لەبابەتانە بوو کە ڕووی باە ئەبوو بە کاریسە بەڕاستی بەڵام خۆشبەختانە لە شارەکانە تا ئێستا هیچ ڕووی نەیەوە و يعني ئاواتە خوازین کە ڕوونەیەات چکە کە ڕووبات بەڕاستی احتمالی کاریسەیە بەڵام ئەوەی کە ڕوویاوە تەنها لە دەورپشی شارەکانە ڕوویاوە بۆ زەرمان کەمترە سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر ئارامنامێ سپۆری جیۆفیزیا سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ وایەوەی کە هەمیشە قسە لەسەر بوومەلەرزاکەین قسە لەسەر بوومەلەرزەی زۆر بچووک بکەین بە تایبەت لە هەرێمی کوردستان سپاس دەکەم سپاس بە بەشداری ان شاء الله يعني هەموو لا سەلامە دەبن و سپاس بۆ جەناب بیشتان زۆر سپاس بە خێراکی خۆشەویستان بە هەرمەتی ئەو کارانم بەرنامەی پرسیڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەین و کاتێک خۆشخواتان لەگەڵ